ئەم چالێکیمان ئەنجاماوە. سپاس. ئەم شەوی بەراتە کۆمەڵێکە لە گروپ فۆلکلۆری کورد بە هاوبەشی کۆمەڵی هونەری میلی کوردستان ئاهەنگسازیەک ڕێگەخن بۆ ماڵان دەگەڕین بۆ بەرات کە سایەتی جوانی پیرەمێردمان ئامادە کردووە کە ڕووی گەشەداتە مناڵەکان بە شیرینی و نقوڵ و پارە و لەگەڵ تیپی هونەری میلی بە سرودی ئەم شەوی بەراتە ماڵان دەگەڕین بە سنووری لە بەردەم ماڵی خاڵەوە تە پیرەمێرد دەست پێکەین تەواوی کۆڵانەکانی ساڵمونکەران و قەزازەکان دەگەڕین بۆی ژێی کۆن دەگەڕین ماڵان دەگەڕین بۆ هینوە هەم لە هەمان کاتە دڵی ماڵانیش خۆشەکەین بە نقڵ و شیرینی و سرودی شەوی بەراتە وەمانای بەراتیش بەڕاستی هەر لە کۆنەوە جەژنێکی کوردی ڕەسەنە هیچ پێندێکی بە ئاینی ئیسلامی پیرۆزەوە نییە بە پێی شاعیرانی کۆن خۆمان و بیرمەندان و بناشتی باپیرانمان زۆر مانای هەیە بەرات ینی موچەمە ینی هەدیە بەخشین هەمووش ڕاستگۆیی ئەمە هەموو یەکرێتەوە و جەژنی بەراتی بەڕاستی لەگەڵ جەژنی هین 8 ساڵ پێش 8,000 ساڵ پێش ئیسلام هەبووە و ئەو کات جەژنی نەورۆز و بەرات پێکەوە بووە ئەو کەسانەی کە بەخشەر بوون و دەوڵەمەند بوون چونتە شوێنە بەرزەکانی وەکو پیرەمەگرون و شوێنە بەرزەکانی کوردستان بەراتیان داوەتە چینەکانی خوار خۆیان بۆ ئەوەی کە جەژنی نەورۆزی گەورەمان بە ئاهەنگسازی و بە دڵخۆشی و بەبێ کەم و کورتی بەڕێوەبەرن. دەشەیەکی مبارەکە و ئەمە لە کۆنەوانە هی گەلی کووردا بەڕاستی ئەم بەراتە هەر بمێنێ و بۆ مناڵی و بۆ خۆشەویستان ئیشەڵا هەر لە خۆشییا بەرات بکەن. شەونامەکەش دەرچووە چیت هەیە بۆ ئەم گروپەی کۆمەڵی هونەری میلی و کۆمەڵێکە لە گروپ فۆلکلۆر کە ئەم یادیان وەڵا ئەم یادە یادێکی پیرۆزە هەموو ساڵێک ئاگادارم کە ئەیکەنەوە دەستیان خۆش بێەوە بۆ ئەم یادە هەر بمێنێ بۆ گەلی کورد یادێکی پیرۆزە و شەی بەرات شێکی زۆر پیرۆزە. لەم گەڕەکە شابەیە ینی چەند ساڵانێکە ئاکرێتەوانێ بەرات بەس ئیتر با بڵێن 2 ساڵە زۆر خۆش بووە بەبوونەوەی گەورە و مناڵ و هەمووی بەشداریەکە لەم یادگاری مناڵانەیە بەس شکرمە پێشتر ئەو هینەمان نەبووە ئێستا زۆر خۆشە دوای لەگەڵ مناڵەکانە بەشداریکەین لە بەراتە ئەوەش وەکو یادگاریەکە مێنێتەوانێ هەموو ساڵێک ئەتوانێ ئەو وەرم گرتووە خۆم و مناڵ و ئەوتراوە گەڕێن ئینشەڵا هێشتی زیاتریش بۆکەینەوە. زۆر دڵخۆشە هیوادارم هەموو ساڵێک و هەموو کۆڵانێک و هەموو گەڕێکێکی نەک سەیمانی هەموو کوردستان ئاوا دڵی خۆش بێ ئاوا قەرەباڵغ بێ و بێوەی و بێکێشەوە ئینشەڵا. ئەرە وەڵا هەمە من لە ماڵمان لە کانسکان بوو مناڵ بووم لە گەڕێکی کانسکان کانسکانی بڵێ منش کانسکانیم ئێستا مناڵەکانم ساڵونگەرانی لە گەڕێکی کانسکان بووم ئەڕۆشتین ئەو کاتە لای فولکەی دەسەکە و گەڕێکی مامۆسایان لای مزگەوتی تەنزیم حەمەد زۆر دوور بوو لەگەڵ 1-2 ڕەفیقمانە کوڕ و کرد شتێکەڵ بوو بووین ڕۆشتین بۆ ئەو کۆڵانە دوورانە کاتێک گەڕاینەوە یعنی زۆر چۆڵەوانی بوو لە دوای بەراتەکە لیانشمان خوارد زۆر سوپاس خوا بەخێر بێ.
عشرت بزانن جارێکەوە ئەم جار نەکەونە خۆتان ئەکەونە ژێربار بەراتەوە قاپی کراوەتەوە بەراتی نەجار نووسراوەتەوە هەرەوەندەیەوێ بڵێ منیش هەم هەر کارێکت بێ بۆ دێتە بەرهەم نەکەونە خۆتان لە برسا ئەمرن جاویش گرانە و بێکفن ئەمرن یاخوا بەخێر بێن و بەراتان پیرۆز بێ دڵخۆشم ئەمڕۆ هاتنە بەر قاپیەکەم منی زۆر دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵ خەڵکی شاری سلێمانی و گەڕێکی سامنکەران و تەواوی مناڵی شارە لە دڵا شیرینەکەم بەشداری جەژنی بەراتەکەین ئێستا شیرینیمان بۆیە ناون فەرم و مناڵە جوانەکان هەمووتان بەیەکەوە گۆرانەکە بڕنەوە ئەم شۆشەوی بەرهاتە بڵێنەوە فورمانتان باوکە گیان ئەم ماوەیە بووە بە پەرۆشی کوڕم کەس شوێنە نوێکەمان نازانێ نازانم چۆن بە خەڵکی بناسیێنم باوکە گیان بۆ ڕیکلامەکەت نادەی بە رادیۆی گەڕیان لە هەموو کوردستان گوێگری هەیە و شوێنەکەشت بە خەڵگە ناسێنێ جگە لە رادیۆ تەلەڤزۆنیشی هەیە ئیتر خەمی چیتە هیچ خەمم نەما بەس ژمارە تەلەفۆنەکەیانم بەرێ بۆ ڕیکلامکردن لە رادیۆی گەڕیان پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن 0 155 95 87 یان 0 999 60 58 ئەو کەساوی بۆ تۆ دەمرێ
ئێستا لە ساڵکەران یا لە قازازەکان باشتر بڵین لە گەڕەکی گاوران لە بەردەمی ماڵی پیرەمێردی نەمرەوە چالەچەکەیە بۆ شەی بەراتی کردووری جۆژی مناڵان ئێستا لەگەڵ کەسایەتی پیرەمێردی نەمر پێێتە دەرەوە کەمێکتر ئەگەڕێن بەم کۆڵانانەیە بە کۆڵانەکوانەکانی ساڵکەران و تاتا گەڕەکی ماڵکەنی ئەم شۆ ئەو کردورە زیینۆ بینەوە بێتەوە. Vamos, ahora me tienes que hacer ئەمە یەکێکن هاپچی دوا پێیانەکان بێزەکە دۆتوانین زۆر یەکێکن ئەوە دوا پێیان زۆر لێ لاوچان باش کەمێکتر کەسایەتی پیرەمێردی نەمەوێتە دەرەوە لەگەڵ سۆفی سەردەین بەدەستە کرەوە دڵی ناڵان خۆزەکان دەمەسینەوەی ماڵی پیرەمێردی نەمرێ ئێستا ئێمە لە عشرت بزانن جارێکە و ئەمجار نەکەونە خۆتان ئەکەونە ژێربار بەراتەوە قاپی کراوەتەوە بەراتی نەجار نووسراوەتەوە هەرەوەندێ بڵێ منیش هەم هەر کارێکت بێ بۆ دێتە بەرهەم نەکەونە خۆتان لە برسان جاویش گرانە و بێکفە نەمرن بەراتان پیرۆز بێ دڵخۆشم ئەمڕۆ هاتنە بەر قاپیەکەم منی زۆر دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵ خەڵکی شاری سلێمانی و گەڕێکی سامنکەران و تەواوی مناڵی شارە لە دڵاشینەکەم بەشداری جەژنی بەراتەکەین ئێستا شیرینیمان بۆیە ناون فەرم و مناڵە جوانەکان هەمووتان بەیەکەوە گۆرانەکە بڵێنەوە ئەم شەو شەوی بەراتە دەی بڵێن بڵێنەوە لەگەڵەوە ئەمە لە مەحەڵشەکان نووسینی بووی Sapla diye. Giremez inanır baroço assim. لەگەڵ مناڵە خۆشەویستانە لەگەڵ پڵانی خەڵکیانە بەرەو پۆڵانەکان ڕۆی دەماڵان دەرکانی ماڵەکانێن و بەجانی بەران دەکەین ئێستا پیرەمێردی نەمر بەرەو کۆڵانەکانی سابونکەران و ماڵکەنی بەڕێەکەوێت لەگەڵ مناڵە چاوگەشانەیە فەرموو ئەو ڕێگای بکەن ئەو ڕێگە شەونامەی بەراتیش ماوە هێناون شەونامەی بەراتیش پێشێژەکە
شەوی بەراتە شەوی خۆشی و خەڵاتە شو الصحة؟ الله يخليك. لا مالي زي ما خليك طلع سليمانية ئێستا بەرەو گەڕەکی مەڵکەنی لە گەڕەکە دێرینەکەی شارەوە دوای لە گەڕەکی سابووکەران بەڕێکەوتین ئەو لایتە چی ئەوە هەمووی تێگە ورا چاوەڕێی مەکە ورا بەڕێگاوە ورا چاوەڕێی مەکە بێواسی ئەزیزەکانم با پێم بڵم بەس کوا چەپڵەکانتان کوا نایڵێنەوە حافظ سەیرێکی ئەو چاوانە ئەم شەوش یاڵا بیڵێنەوە هەمووی ئەم شەو شەوی بەراتە شەوی خۆشی و خەڵاتە ئەم شەو شەوی بەراتە شەوی خۆشی و خەڵاتە وا مناوانەگەرن وا مناوانەگەرن دەست بازی ئەم شەو شەوی بەراتە شەوی خۆشی و خەڵاتە وير ارجع في عمل بين ورن باوكا ورن بيان وسنة ايوه بيان وسنة بلا مكان يا بوسط تمام بوسط قربان هذا والله باردين ولا ترى بيناريه اخو كيماني يعني شيء دوشارم بيوت مقابله اما مالي تيام بلا ممكن يكون كيف بيعمل رنا بالرجاوات كيف لا يفكر تو كاك بارتي كا جماعة فرمو جماعة فرمو بالرجاو بالا مقابلة كان فرمو ورني هو فرمو سريع ما يا باش مروا بشكل او بالاستراحات يكون مقابلة كان هذا انه كوتش تبردني ذاك كان الله كان يدركم تبي له لو قراني ناس لا يلا نساهم حبيبي عشان خرب الخنزر خوش امشوا شوي براتا امشوا شوي براتا
مرة يواش ومنها هاتي الله كثير من ورا والله فعلا 6 كيلو 6 كيلو من شكلها كريم فرمي لازم شويه كشف ما شاء الله برامج لا يبيني الموضوع خام ئەمە شەوی بەراتە لە گەڕەکی قەزازەکان یا گاوران یا ساموکەران ماڵ بە ماڵە گەڕێن بەسەر لەوانەیە هەندێک ماڵ چۆڵ بێت ئەو ماڵانە تکایە بار